شەوانی بەغدادی پایتەخت خەڵک ڕوو لە دەرەوەی ماڵەکانیان دەکەن و دەچنە شوێنە گشتیەکان. لە ناوڕاستی ئەم پارێزگایە شەقامی متەنەبی هەیە. ئەم شوێنە تایبەتمەندی خۆی هەیە و ئەمە دیمەنی شەوانێتی لە مانگی ڕەمەزان. گەورە و بچووک ڕوویان لێ کردووە. ئەنجامدانی چالاکی هونەری و میوزیک بەشێکی دیکەیە لەو هۆکارانەی کە سەرنجی خەڵکی بەغدای بەلای خۆیدا ڕاکێشاوە. وای کردووە سەردانی بکەن و بەم جۆرە قسەی خۆیان لەبارەیەوە دەکەن و بەلایەن و پێویستە گرنگی زیاتر بەم جۆرە شوێنانە بدرێت. أجواء حلوة الحمد لله والشكر. تغيير جو شوية. هاتووینە جەوێک بگۆڕین. شوێنێکی خۆشە و ئێستا بەرەو پێش چووە. هەموو کەس دەتوانێت ڕوو لێرە بکات. هیوادارم ئەم جۆرە بازار و شوێنانە زیاتر بێت. بالعراق كله هو شارع متنبي. الأجواء الرمضانية بعد الفطور في شارع المتنبي. کەشی ڕەمەزان لە دوای بەربانگ لە شەقامی متەنەبی تایبەتمەندی خۆی هەیە و زۆر جیاوازە. ئێرە تاکە شوێنە کە نزیکە لە هەموو لایەک چونکە کەوتووەتە ناوڕاستی بەغداوە. هیوادارم شەقامی ڕەشیدیش بە هەمان شێوە نۆژەم بکرێت. يكون شارع الرشيد أيضا مثل هذا الإعمار اللي دا يصير هسه حاليا. شەقامەکە پێش ماوەیەک نۆژەن کراوەتەوە. دەدرەوشێتەوە و خەڵک دەیەوێت کاتەکانی تیادا بەسەر بەرێت. کوڕ و کچی لاوی بەغدا لە دوای بەربانگەوە زۆربەیان ڕوو لە متەنەبی دەکەن. ئەوان دەڵێن ئێستا بەراورد بە ڕابردوو جیاوازە و هەموو کەس بە ئازادی دەتوانێت ڕوو لێرە بکات. طبعا اكو هواي اختلاف حتى نقدر نطلع وناخذ راحتنا كبنات. گۆڕانکاری زۆر هەیە. ئێمە کچان بە شێوەیەکی ئاسایی بەبێ ڕێگری دێنە شەقامی متەنەبی. وەکو پێشتر نییە تەنیا کوڕی لێبێ و کچ نەتوانێت. هەمومان بە ئازادی ڕووی لێ ئەەکەین و بارودۆخەکەش لە ئێستا ئارامە. اكو امان اكثر وتطور شفناه والجمال جمال المنظر نفسه. المتنبي كانوا ويجون أعداد قليلة يعني يشترون. پێشتر متەنەبی خەڵکێکی کەمی بۆ هات بەڵام ئێستا بووە بە شوێنێکی ڕۆشنبیری و تەنانەت خەڵکی بە خێزانی ڕووی لێ دەکەن. لە دوای بەربانکردنەوە تاوەکو پارشێ و هەروەها هێزە ئەمنیەکانش بڵاوەیان پێکراوە و ئەرکەکانیان ڕادەپەڕێنن. أجواء حلوة وأمان وجيش منتشر لە پاش بەربانگ لە شەوانی مانگی ڕەمەزان بەشێکی زۆری خەڵکی بەغدا دێنە متەنەبی. ڕۆشنبیر، گەنج و پیر هەموو چین و توێژێک بەدی دەکرێت. هەندێک خولیای کتێبەکانی ئەم شوێنێ و هەندێکی دیکە کللتوری کۆن زیندوو دەکاتەوە. شەقامەکە گرنگی تایبەتی بەلای خەڵکی پایتەختەوە هەیە و خاوەن مێژوویەکی دێرینە. یوسف موڕاد، کەناڵی کەرکووک.